ناوازەترین کامێرا لە دنیادا بریتیە لە کامێرای سۆنی یان نیکۆن. لەم ڤیدیۆدا ئاشنا بن بە ناوازەترین کامێرای جیهان. سەرەتا کورتێک لەسەر کامێرای سۆنی. دیقەکەی واتە وردبینیەکەی 61 مێگا پێکسڵە. باتریەکەی لە چەند کاتژمێرێک زیاتر ئیش ناکات. توانای وەرگرتنی ڕەنگەکانی سنووردارە، واتە ناتوانێ هەموو ڕەنگەکان وەربگرێت و شیتەڵیان بکات. جگا لە سیستەمی وێنەگرتن و ڤیدیۆ تۆمارکردن هیچ سیستەمێکی تری تیان نییە. پاشان لە وەرامدا بە دڵنیاییەوە پێشکەوتووترین کامێرای جیهان بریتیە لەو دوو کامێرەیەی کە لە پێشی مێشکی تۆوە کار دەکەن. توانا وردبینیەکانیان واتە دیقەکانیان 576 مێگا پێکسڵە. بە درێژایی تەمەن ئیش دەکەن. توانای وەرگرتنی هەموو ڕەنگ و شەپۆڵە وردەکانیان هەیە و توانای شیتەڵکردنیان زۆر بەرزە. باتریەکانیان لە ڕۆژی لەدایکبوونەوە ئیش دەکەن تا ڕۆژی وەفاتکردنت. پێویستیان بە بارگاویکردنەوەی دەرەچی نییە، بەڵکو هەر یەکەکان کارگەی بەرهەمهێنانی بارگە و وزەیان بە ملیۆنەها داناتیا دامەزرێنراوە. زۆرترین وردەکاری لە دیزاینیاندا کراوە بە جۆرێک سیستەمەکانی کارەبا و تیشک و شەپۆڵ و هاوێنەکانیان تیادا دامەزێنراوە. هەروەها ڕێڕەوی ئاو ئامێری سوڕاندن و جوڵان بە ئاراستەی جوداواز بۆی دابین کراوە. سیستەمی شیتەڵ و ئەنەلیزیکردنیان تایە کە بەستراونەتەوە بە بەشی پشتەوەی مێشک. سیستەمی پێدانی خۆراک و وزە و سوتەمەنی بە بەردەوامیان تایە بۆ ئیش پێکردنیان. هەروەها سیستەمی خاوێنکردنەوە و نوێکردنەوە و ڕێخستنیان بۆ دابین کراوە کە بریتین لە پێڵوەکان. هەروەها سیستەمی دەردان لە ڕێگەی ئاوی چاوەوە، واتە فرمێسکەوە بۆ دابین کراوە کاتێک تەنێکی بێگانە بچێتە ناویانەوە. بەهۆی برژانگەکانەوە ئەپارێزرێن لە نزیک بوونەوەی هەر مێرو یان تەنێکی دەرەچی کە بیانەوێ نزیکی کامێراکان ببنەوە و پێوەی بنیشنەوە. سیستەمی بەرگری و ڕوبەڕووبوونەوەی زیندەوەر و تەنی بێگانەیان تیا دامەزێنراوە. ئەگەر هاتوو بەکتریا و ڤایرۆس چوونە ناویانەوە. تا دوایی باسکردنی ئەم کامێرایە کتێبێکی 1000 لاپەڕەیی دەوێ. ئایا چێ ئەم وردەکاری و نەخشەسازی و ئەندازەکاریەی تێدا کرد؟ بێدینێک و مولحیدەیەک تاک بکە بڵێ ئایا ئەمە لە خۆیەوە دروست بووە؟